وەکو ئەنجومەنی بانگەواز و پەروەردە هەڵسان بەکردنەوەی خولی فورقان بۆ چەند بابەتێکی زۆرە گرنگ یەکێ لەو بابەتانە کە ئێمە مەنهەجێکمان هەیە بۆ هەموو بەشەکانی ئەم جەماعە لە مەڵبەندەکان تاوەکو قۆناغەکانی خوێندن مناڵان نەوجوانان بەکارخستنی ئەم ئیسلامە تەنها لە نەزەریاتان نەبێت بۆیە بابەتێکی بە عملیکردنی ئاەتەکان و خۆپاراستنیش لە شەڕی ئەم تەکنۆلۆژیا خۆمان لە خێر و چاکەی بێبەش نەکەین لە سوودەکانی بچی بۆ خۆمان چی بۆ میلەتەکەمان پاشان چۆن خۆشمان و ئەولاد و میلەتەکەشمان بپارێزین لە خراپە و فەسادی ئەو بەشەی تەکنۆلۆژیا ئەمە وەکو قۆناغی یەکەم ئێمەم دەورەمان کردوێت و ئینشاءالله هەوڵش دەدەین لە زۆربەی شوێنەکان هەڵسین و هەر شوێنێکیش پێویستی بێ ئینشاءالله وەکو بەشی بانگەواز و پەروەردە خوای گەورە یارمەتی بدات لە خزمەتە بین بەبێ پێویستی مەنتەقەکە و داوای ئەوان ئەف خولەوە گەرەنگ بوو چونکە پرۆستیە یعنی بۆ بتێ خەر داوا عملی بوو پرۆستی ئەسیاکۆ گەڵا کۆ مازل مەکێ کو ئەم گۆڕن کۆریۆت خود پەیدا جاین وبچین عملی ئەکوونێ ئەوێ داوای بگەهێنین داوا دینی خودە تەعاڵە نە بەس دەف و نە بەس هەکو بنە ئاخفتن بەلکو عملی ئەب ئیسلامت خودە پیدا کەین و کاچۆ ئیسلام ئەمرێمەتیەتن ئەم دواسۆبین ئیسلام چۆ دەخوازی المەتیەت ئەم عملی خوب کینە ئەو خەڵک دێ پتە ئیسلامە گەهیتن